سڵاو بینەرانی بەڕێز لەم بەرنامەیەدا دەمانەوێت تشک بخەینە سەر معارەزەی ئیسلامی بە تایبەتی. بێگومان دەبێت معارەزەی ئیسلامی کۆمەڵێک لایەنی ئەخلاقی و ئەدەبی و عەدل پێڕەو بکە، جیاوازی هەبێت لەگەڵ ئەو لایەنانەدا کە تەنیا بۆ گەیشتن بەدەسەڵات هەموو کارێکی ناشرعیان پێڕەوایە. بۆ باسکردنی ئەم بابەتە داوتێکردنی میوانداری بەڕێز دکتۆر هەردی مەهدیم کردووە. بینەرمان بن. دکتۆر بەخێربێ. سڵاتان لەوێ. سڵام لە بینەرانی کوردستانی سوپاریش. سوپاس بۆ یۆش. معارەزە ئەلبەتە بەم شێوەی کە ئێستا هەیە کارێکی تازەیە، بەس من ئەمەوێت لێرە دەست پێ بکەم. ئایا معارەزە لە شەریعەتە یانی یاخود معارەزەکردنی دەسەڵات بەم شێوەی کە ئێستا هەیە لە شریعەتی ئیسلامان لەکوێ جێ بکەینەوە؟ شتیوا هەیە؟ ئەگەر لێگەڕێن لەو ئیجتیهادە تازانەی کە موسڵمانە زۆر هاوچەرخەکانی ئەم 70-80 ساڵی ڕابردوو کردویانە، بەو سەیری ئەدەبیاتی پێشینی موسڵمانانیش بکەین هەر لە کۆتایی خلافەتی ڕاشدینەوە هەتا ئەگاتە تەنانەت تا دوای جەنگی یەکەمی جیهانیش ئێمە شتێکمان نییە، یعنی چەمکێکی دامەزراوەی کراومان نییە بە ناوی ئۆپۆزیسیۆن یا بە ناوی معارەزە. ئەوەی هەموو ئەمانەی کە هەیە هەم لە ڕێخستن هەم لە معارەزە هەم لە ناو شریعەتە هەرمێ بڵم لە هەموو ئەدەبیاتی ئیسلامیشە ئێمە کەلیمەی سەورە بەو مانایە بەکار نایە کە لە سەدەی 20ەما بەکارێ، کەلیمەی ڕاپەڕین نەهزە نەزانم چی هیچی ئەومە حتا کەلیمەی معنایەکی سەلبی هەیە. بەڵێ حتا وشەی شۆڕش تەنانەت وشەی شەهیدیش تەنانەت وشەی شەهیدیش شەهید زیاتر بەو حزورە ئەوترێ کە تۆ لەسەر حاڵەتێک شاهدی ئەیت، نەک ئەوەی ینی خوێن بێ بە ئەسڵ ئاوەدانی بێتە پلەی دووەم یاخود دنیا ویستی بێتە پلەی دووەم. بۆیە تۆ بینی بەر لە جەنگی یەکەمی جیهانی و تا ئەو ئەواخرانەش لەبەرەوەی کە ئەگەر سەیری ئەدەبیاتی شیعە و سونەش بکەین کەمێک جیاوازیان هەیە. ئەمێ بیر لە فێرقە ئەەکەینەوە لەو کاتەیە، بیر لە هیچ ناتوانێت حزبێکی سیاسی پێ بڵێ لەو کاتە هەبووە، ناتوانین بڵێ ئۆپۆزیسیۆنێکی چەکداری منەظەم هەبوو بێت کە شەڕی لەسەر سوڵتە کردبێ. خۆی ئۆپۆزیسیۆن بە ماناوچەرخەکەی بریتە لەوەی بەدیلی سوڵتەیە، سێبەری سوڵتەیە. ئەو کاتێکە ئەو لە خۆرایە ئەم لە سێبەرایە جێگۆڕکی ئەکەن بەیەکتر لە هەم کە حزبێکی مادەنی یا کۆمەڵێکی مادەنی بێت نەک چەکدارۆنی. ئەگەر ئەخدیت لە ئۆپۆزیسیۆن تۆ لە دوای دەرکەوتنی چەپەوە ئۆپۆزیسیۆنی چەکداریش دەرەکەی و خۆی بەدیلی سوڵتەش زانێ ئەو کاتە بە خوێنە ئەویان کەمێک جیاوازیە، بەڵام هێشتا ئەوەش نییە. بۆیە بینی ئەو چەمکی خروج و دواتر ئەو گروپێکە لێیان دروستە بێ خەواریجمان هەیە، چەمکی نەسیحەمان هەیە، چەمکی ئیرشادمان هەیە کە هەموو ئەمان ئەکرێت تاقم و گروپا کۆ بنەوە بۆ چاکسازی بەڕگەیەک جمگەیەک لە سیستەمی سیاسی. بەڵام ئێمە گروپێکمان نییە لە ڕاشدینەوە بیگرێت تا ئەگاتە عوسمانی گروپێکمان نییە بڵێ من بەدیلی تۆم و بڕۆی تەنها لە ئاستی جیاوازی عقایدی ئەڵێم. بۆ نمونە عەباسیەکان هاتوون مۆدێلی ئەمەویەکان نەگۆڕیوە، ئۆپۆزیسیۆنەکان ئۆپۆزیسیۆنێکی سیاسی مەدەنی نەبوو بۆ مانای کە هەبوو خۆتانزان شەڕەکە ژنێکی ترە. بەڵام لەسەر ئاستی فێرقەیی ئێمە ئەبینی لەناو ئەم چەمکی سەورە، چەمکی حزب، چەمکی ئۆپۆزیسیۆن، هەموو ئەمانە قەرزیان لە بزوتنەوە تازەکانی جیهانی سێ و بزوتنەوە دژە کۆڵنیالیزمەکان وەرگرتووە. ینی هێزە ئیسلامیەکان خۆ بەخۆ زاتن ئێمە شتێکمان نییە بە ناوی ئۆپۆزیسیۆنی ئیسلامی، تەقلیدی ئەحزابی مارکسی، تەقلیدی ئەحزابی مارکسی یانەتەوەی دژە کۆڵنیالیزم یانەتەوەی یعنی ئەحزابی ئیسلامی لە مەسەلەی معارەزە چ چەکدار چ مەدەنی تەقلیدی ئەحزابی مارکسیان بەڵێ بە دڵنیاییەوە. چونکە ئەگەر تەقلیدی ینی ئەگەر بهاتایە ئەگەر تۆ دقت بە هەر تا ئەگەر دوون منە وەرگین لە ناو بزوتنەوە ئیسلامیەکانە بەر لە جەنگی یەکەمی جیهانی جەمالدین ئەفغانیمان هەیە. جەمالدین ئەفغانی ئەوەنەی ئەو پەیوەندی خۆش و لەگەڵ عەبدولحەمید و لەگەڵ شای قاجار و لەگەڵ میری ئەفغانستان و لەگەڵ تەنان قەیسەری ڕووسیشا دواتر لە پاریسیش هەمیشە لەسەر ئاستی سوڵتە بێتە ناسیح ئەمین ئیسلاح بکە. تەنها چەمکی ئیسلاحش دوای ماناکە ئەگۆڕێ ئەوە بە تەنها ئیسلاحکە. بەڵام ئەبینی لە دوای جەنگی یەکەمی جیهانی و بەتایبەت لە شەڕی ساردا زۆر گۆمەکە خەستە بێتەوە
تەنانەت لە جۆری پێکهاتەی دروستکردنی معارەزەی ئیسلامی، جۆری ڕێخستنی ئیسلامی، جۆری حیزبی ئیسلامی سەر لە بەریان قەرزاری ئەو حاڵەتە ڕادیکاڵە چەپانن کە لەسەر ئەساسی خوێن و لەسەر ئەساسی جۆرێک لە هەرەمی داڕشتەوەی وە چۆنڵێ نەفی سمەناقش تەنزیمێک دروستەکەن و ئەم تەنزیمە وەک کۆی گشتی پێچەوانەی سیستەم ئەوەستێتەوە. بەڵام لە سەردەمی دەسەڵات یانی سیستەمی دەسەڵات، سیستەمی سیاسی، تەنانەت سیستەمی کۆمەڵایەتیش، تەنانەت سیستەمی دینیش، چونکە جاری وایە لە هەندێک شوێنە باوەڕیان وایە لەسەر ئاستی دینی بە ئیسلامکردنەوەی کۆمەڵگە پێویستە، کەواتە کۆمەڵگە کافر بووە. جاری وایە باوەڕیان وایە کە سیستەمەکە کامل ئینحرافیە خزمەتکاری دیاری کوفرەکە، بۆیە بێ سیستەمە سیاسەکەش بگۆڕی. لەسەر ئاستی اقتصادیش ئەبینی بەدیلی اقتصادی ئیسلامی نمایشەکەن کە ئەمە سەر لەبەر لە پێشینەی نییە لە بمبرە دکتۆرەمە پرسیارەکە لەم قسانەی بەڕێستەوە پرسیارێکم بۆ دروستە بێ ئەلبەت بینەریش بەم شەوەی بۆی دروست بێت یانی ئەمەی کە ئێستا پێ ئەوترێ شۆڕش باوڵێن زۆر جار باس ئەکرێت یا ثەورە يعني كشمو تاريخ بيوتري فتنة بمعنى أجاوة وأواني بوشوية كاركن بيان وتري خوارج إما جزاين كبيغمبر تريد يخايل سر خوارجي وهو باسكرو كأمانة يعني لا يبلغ إيمانهم تراقيهم يا هر إيمان يعني إيمان لقول جنات تقول زوجة بكافرنا أنا با من قتلهم بيده من قاتلهم يعني بيتوا أما يسا أشتا أو برجو أصلا ما سوران مسألة خروج حاڵتێکی زۆر نەرێنی هەبووە تەنانەت هیچ مسلمان ڕازی نە پێ بڵێ خەوارج حتا ئەگەر چی لە ئیسلامی سیاسی سەدەی بیستەمیشە و ئێستا شێگەڵا بێت جۆرە لە جۆرەکان ئیستیعارەکردنی ئەفکاری مۆدێرنی خەوارج هەیە بۆ خۆیان بەکاری هێنن بەڵام لەگەڵ ئەوەش ڕازی نیم پێیان بڵێ بەڵام بەرجێکی مۆدێرن بەڵێ چونکە زانی هەندێک ئیستیعاراتی فکری کراوە لە خەوارج ئەگەر ئەو ئیستیعاراتە نەکەیت ناتوانین لەگەڵ پێوەرە هاوچەرخەکانی ژیانی مەدەنی و پەیوەندیدەڵەکانە جێ خۆ بکەیت بەتایبەت پەیوەرەکانی مافی مرۆڤ کە ئێستا من کاتی ئەوە نیە باسیکەم بەڵام با بێمەوە سەر بابەتێکی تر کە پێڵێن ئێمە وشەی ئۆپۆزیسیۆن دوو جۆرمانەیە ئۆپۆزیسیۆنی چەکداریمانەیە ئۆپۆزیسیۆنی مەدەنیمانەیە لە هەردوو ئۆپۆزیسیۆنەکە بە وشە على الإطلاق نییە لە ئەدەبیاتی ئیسلامی دێرینا ئێمە چەند شتێکمان هەیە خروجمان هەیە لەگەڵ تۆ سێر ئەم گروپانەی کە هەبوون خروج تەنانەت بە حسین کە ئێستا ناونراوە سەورەی حسین ئێمە شتێک تەنانەت لە ئەدەبیاتی شیعە و لە ئەدەبیاتی سونەشا شتێکمان نییە بە ناوی سەورەی حسین ثورار كلمة تازه بله بوي الله ما خلكو عزم كري لبيشها بمعناه سلبي بمعناه فتنة وأجواءته أصلاً بهركس يعني تو خروجي كردوه زياتر تشاوكان لسر أو بولا ياو نك تشاوكان لسر خليفة يا مير يا سلطان يا شابوه بويا بين بحسين جوتري خروج حسين سيري كتاب أوائل كاني تاريخ إسلامي كوات حسينيش أجر طبعا اوبوزيسيوني اسلامي باسكم اوانيك لسلطانين او باسي وناكم اوانيك لدروي صلاتان شكون باللي لا مثلا تو حالتك كو اردوغان وحالتك وكو بوني قرتو اسلامي يا كومال يا هر حزب كثير للسلطانيه جوازيان هي لو سردما يعني ابيني تناتش بكاني شان لقره همو اواني ك نموني قوريان دزناك ولا تاريخي اسلاميه بلن ايمو همان شيوي فلان كسكين بوي ببين باوبوزيسيون يا حشاشينا يا بالله يا باطنيه كانن يا قرامتي مثلا بحرين يا هر شويه كذا بويا ابيني لناوشي عشاء ايام بزوتنوي علوي مان هي بزوتنوي علوي كان بزوتنوي بنهاب تنانت صادق كامامي قوريانا باور روايه بلاغراني خويا بين مالن خليفه من بنيهني خليفه تانم وكتر رين مايكري دين تانم اينا خوي بيعتي ياوبا خلافتي سردم وابيني ولي عهدي مامون يشكل امام كاني الشيعه باشا تشون معارضيك كلكاتك جنشيني باشا بيقرا اقات سردمي اجتهادي كان الشيعه هربها ماشي مسألة ولايتي فقيه مطلقش هردها راويك تعظيم احمد نراقي بدواويه كاكريب لبرنامج كان بيشوب توزي ما باس كردو بكسك بقرتويه بو سردميا بو ابيني تشل اشعريات تشل اهلي حديث وسلفي مدخلي اواني ديكشا دجايتي كردني يعني هالقرانه ولا ولي امر الاول امر تفسيري زوره ولي امري مسلمان ما ولي امري فاسق مانيا يعني وانا جاب بلان بكوي قشتي باوريان ويا كنابي هالقرته السلطه اميتري انك في وهاتو ام عرض تعزيه ببروي من امتنها برقيكي اسلامي بيويا استعاره كلا ولا دنياي مودرن يا لتشب يا لمعارضين مدنيين راديكالي لجوره جرام الشيخي مثلا دكتور بابينا امستردام صار معارضين مدني
ئێستا بمانەوە نەمانەوە ئەحزابی ئیسلامی لە عالەمی ئیسلامیە و لە کوردستانیشە لە زۆر شوێنە لە معارزەیان من ئەمێ باس لە کوردستان بکەم بە تایبەتی هەڵبەتە قاعدەکە گشتیە معارزەیەک کە ئیسلامی بێ ئەبێ هەروەکو معارزەکانی تر بێ مەسەرەن مەکافیلیانە بیرکاتەوە مەسلحەت بیرکاتەوە یا کۆمەڵێک قەواعید و ئەخلاقیات هەیە بێ بیپارێزێ بەڵێ ئەگەر بنەمای عەقیدەیی ڕەچاو بکرێ لای تاکی مسلمان و ئەگەر مسلمان تەوانەوە مسلمانە بەڵێ ئەگەر لەو دنیا تاک بانگ بکرێتە بەردەم خوای مێرەبان و لێ بەرپرسایەت ینی لێ پرچینەوەی لەگەڵا بکەن ئەوە بێ ینی ڕەچاوی ئەرکە دینیەکەی پێش ڕەچاوی ئەرکە سیاسەکەی بێت و لە ناو کۆمەڵگەی مسلمانانە قەولی لەین ناسح ئەمین نەرمونیایی لەگەڵ بەری خۆتا ئەمانە بریتین لە ئەدەبیاتی زۆر باش نەزەرینە پێش ئەوە بە پێی شەریعەتیان ئەکرێ هەر کەسێک گەستێ خۆی بکە بە معارزە و ناسیحون ئەمین و بە جەهر لەسەری ئەعلام قسە بکە بڵێ من دەتەوان ناتوانم ئەگەر وەکو حکم لێم بپرسیە وەکو فتووا لێم پرسی من ناتوانم چکە شارەزای کاروباری دینی نیم و ڕاستەکە ناچمە ئەو بوارە فقێشەوە بەڵام وەکو ئەو پێدراوە مێژوویانەی کە لە بەردەست مابوون و سەیرم کردوون وەکو ئەو نمونانەی کە لە دنیای ئیسلامە ڕازی نەبوون بە سوڵتا بەڵام معارزەکەیان بەم جۆرە نەبووە بەڵێ بە دڵنیاییەوە تەنانێکی و ڕاشدغەنووشی کە ئێمە بێ جیاوازی بکەین لە بینی تەنانەت ئێستا لە ئیخوانەکانیشە جیاوازی هەیە یەکی و ڕاشدغەنووشی ئەڵێن تۆ وەکو خومینی وای کە گەڕایتەوە لە بەهاری عەرەبیە ئەڵێ بۆ ئەم شوبهێنن بە خومینی بۆ چونکە ئەو باوەڕی وایە لە بنچینەیە نابێت تەقە بکرێت نابێت سیلاح هەڵگیرە بەرامبەر بە حکوومەتی مەحەلی تەمەن ئەمە لە ئەدەبیاتی ئیسلامیە وێنەکەی بۆن من لەناو کووردا پێش عەرەب هەبووە سەعیدی نوورسی باوەڕی وابوو و هەڵنەگەڕایەوە لە چەکی بەرامبەر بە حکوومەتی خۆی بەکار نەهێنا بەڵام لەناو بزوتنەوەکان ئیسلامی سیاسیە ئەبینی کەم تا زۆر ڕوئیان تەنانەت بزوتنەوە مەدەنیەکانی ناو ئیخوان یا ئیسلامی سیاسیش بۆیە من زۆر بە تەرکیزەوە ئەو قسەیم کرد زۆر قەرزیان وەرگرتووە لە بزوتنەوە چەپەکان لەمەیانە لە عەقیدە ئیسلامیەکە ناچن بەڵکو لە بزوتنەوە چەپەکان ئەچن ڕادیکال بکڵم بزوتنەوەی چەپ ینی چ مەدەنیەکان چ غێرە مەدەنیەکانە بۆ نمونە سەیریکە سۆران مامۆستا سەیریکە زۆر قەرز بە یەکتر ئەیەن جیڤارە بەلای ئەچێت سەر ینی ڕەمزی سەلاحەدین لای بزوتنەوە ئیسلامی تازەکان ڕەمزی هەڵگەڕانەوەیە لە کاتێکا سەلاحەدین دژی ئۆپۆزیسیۆن نەبووە سەلاحەدین هەتا مردیش بەغدای بە خەلیفەی خۆی ئەزانی بەڵام وێنە تازەکردنەوە کە نووسینەوەی مێژووی تازە بە قەڵەمی ئەم ئیسلامی مۆدێرنانە جۆرێک لە بەرگێکی تازەی پێیاوە ئەم بەرگە تازەیە دابراوە لە بەرگە پێشینەکەی خۆی ئەبینی جیڤارە ینی سەلاحەدینێکی تەزویرە ئەو سەلاحەدینە نییە کە لە ڕاستیە ڕوویاوە سەلاحەدینێکی واقعینە سەلاحەدینێکی خەیاڵ بۆکراوە بۆ ئایندە تۆ ببینە مسلمانەکان سەر لەبەر ینی بزوتنەوە چەکداریەکانی ئیسلامی هاوچەرخ گۆرانی بەسەر سەلاحەدینان تۆ ببینە مامۆستاکرێکار شیعری هەیە بەسەر سەلاحەدینە بەڵام بۆ ئەوی بیکا بنمونە جیڤارە دەچێت بەسەر سەلاحەدین جیڤارە بەسەر بە هەمان شێوە مۆدێلی چەپەکان ئەبنە مۆدێلی خومینی تۆ ئەگەر دیقەت بێ لە ناو ئێرانە ئێسش دەستگای چەپەکان دەستگای چاپیان هەیە لە ناو ئێرانە زۆربەی دەستگای چەپەکان لە ناو تارانە ینی ئیشەکەن و ئەو قەرزدانیان بە یەکتر هەیە چونکە زۆر لە یەکەچن زۆر هاوکاری یەکترن پێویستیان بە یەکتر ئێستش ئەدەبیاتی پەکەکە لە ڕۆژ ئاوایە سەری کتێبە پرۆگرامەکانی خوێندنیان بکە بۆ نمونونەکانیان کتێبی ئەخلاقیان لە سێ سەرەتایی و چواری سەرەتاییە نمونە ئەخلاقیانە حسینە سەلاحەدینە دوایی یەتە سەرەوە عەلەویەکان بزوتنەوە چەکداریەکان و دوایی بە چەپ دوایی بە عەبدوڵڵا ئۆجەلان ینی زۆر هاوکاری یەکترەکەن بۆ چونکە مۆدێلێکیان دروست کردو ئەم مۆدێل لەم دنیای تازەیە هەیە وەکو چۆن وشەی سەورە بە زۆر ئەسەپێنرێ بەسەر خروجی حسینە بە هەمان شێوە وشەی ئۆپۆزیسیۆنی چەکداریە ئۆپۆزیسیۆنی ئیسلاحی بە ماناکەی ئەم سەردەمەیان ئەیانەوێ نمونەی بۆ بێنن بۆ یەکێک شەریعەتی ینی لە ئەبوزەری غەفاری شتێکی دروست کردووە وەهمێکە نییە ئەبوزەری غەفاری خۆی کاتێکە ئەچێت لە مەدینەدا ئەبڕێ زەوی و مڵک و ماڵێکی زۆر وەرەگرێت بەڵام لای شریعەتی ئەبوزەری غەفاری ئینسانێکی جیڤارەیە کە ئەوێ بگەڕێتەوە بۆ کۆمۆنی سەرەتایی و ئەبێ هەموو کەس یەکسان بێت لە مڵک و ماڵ و ئەوراقەکانیان بەڵام بالمناسبە بمبورە دکتۆر عەبدولکەریم سروش لە کتێبی فەرەبەرتر ئەز ئایدیۆلۆژیک ئەو بێت خەیاڵم فەربەتر ئەز ئایدیۆلۆژیک ئەو بێت خەیاڵم فراوانتر لە ئایدیۆلۆژی 150 لاپەڕە عەقیدە و ئەزمون لەسەر عەلی شەریعەتی نووسیوتی هەمووی ڕەخنەی هەر هەڵیوەشان ڕاستە عەلی شەریعەتی خۆی لەکوێ وەریگرتووە ئەوەش زۆر گرنگە کە ئەمە خۆی بۆ خۆی بەرنامی تایبەتی عەلی شەریعەتی استعار سەرجەم چەپەکانی تەنها بە زمانی ئیسلامیان دایڕشتەوە ئەگەنا عەلی شەریعەتی بەشێکی چەپە فەڕەنسەکان بوون کە هاتەوە دوایی لێرە لە جەلالی ئال ئەحمەد وەریگرتووە جەلالی ئال ئەحمەد یەکێکە لەو چەپە گەورانەی
کەس ئەوژەر سیر و سەمەری زۆر باشە دکتۆر با بێمەوە سەر بابەتەکە يعني لا لاني اخلاقيه مثلا واذا قلتم فاعدلوا واقيموا الشهاده لله ولا اجرمنكم شنآن قوم على الا تعدلوا امانه همي ناش مثل حديث هل كان كوتم مسلمان ابي شهادي بخوابه براست بله چله معارضه به چله هشونه gibi كم من چاچكم كرتو چاكه كرچاك كش باس كان خرابك بون نمونه اسا امان ليره اما بيني زي هل لم سردمية إما كان موديلك مان هي سيريكا سعيد حوا عفوا سوريا أنا وكم تكلمنا سعيد حوا أيك تيرور كلا لسردين بشار الأسدوانية رمضان سعيد بوتي رمضان سعيد بوتي محمد سعيد رمضان بوتي أو كتيرور كلا كرديك مموزين ترجمة كردوها وزور باوري بوهبو ككلتوري إسلامي يعني أوجه إسلامية خدنا بلام لقل أويا باوري بونبو معارضي بلام باو لبري أشعري بو باوري بمعارضي كي لم شكل نبو كخوي ببديلي سلطة بزانه بوي أبيني الأخيرة تيرور كلا لسوريا ولو فترة يستوز أجرنا ولا أو راسي كرت شونك أبيني أمهم فوزاي كدروز بو بوشي شونك أصلي بنما إسلامية تأسيس كراوكا باور رواية فتنة لها مش تخرابتها وبنما يعني قرآني شو بنما بلام آية أي أمان أتوان أوبوزيسيون من بلا أتوان أوبوزيسيون من أتوان لتشبر راديكال تريج بن بلام نابي بما بلين أمانة يعني إنتاجي موديلي صدي بتي ناو دنياي إسلاما شو هربو آياتنا بو أدبياتش كهي دكتور من كات يمكن قصاناكم وسيركم خوت زاني عموما لو بارو شار الزايمان هي وتاجيوين يعني كسيشي إسلامي مسلماني عربي استشواره غير خوي بجاهلة زانك الإسلام تناك يعني أم إسلامي عربي استشوار تنفيذك من باس لما أكم أما بابلين استعاري مشتواناله يعني مش الخلق استعارنا كم جاهليتها راس بس لو مسلمان يعني توناتو يعني همو سردما كبيك ورقلي مثلا تو اسم موديل سي خطب لك جوازه موديل يقرتو لقل راشد خنوشيا جوازه مثلا هر موديل يقرتو لانه ودا كان تاد وزارو نو دش نيود من بديل سلطان هر ايود منها توم اما قر امانه شعب من بديل سلطاني سركده كان تشندين وتاري ويان هي كواتت جوري اللي كان او ناصح امينيان تيما بس انا احزابي باشا بلام لسلمي اسي اقورن اسا لدواي كاريجري بشك شيكا منصوران يكشت ايه او غبنيك هستي بيكن او حاضرونيك يسروا برويان بوت ولا جياني مسلمان نشينا ويلي كردون رد فعل كان بهستال اللي كردنا ولا يعني زمينا اصلا كاني خويان اويك اس او توريك هيان برامبر باسرائيل زور جار تروش كي بيك جامن شي بكم بالله لا بالله وايا من كرد يعني منش ما يبلم نابي اصلا كتان بيرشتو نابي يعني اويك بيلن ثوابتي سياسه كردن لاداب سياستها نابي بيرتانشتو منش ما يرق ما بلام لا يعني بويا او قران كاري قورانيان تي ابيني ببينا سيرك السلوفيه جيت بيشوا بزوتنو اسلامي كان لتونس اوانيك هشتا بارغاوي نبون بتشب او هذا دجا كولونياليزم كو ابن عاشور وكو اواني ليبيا والجزائر اوانا هذه سيكولار لسرتاوا وباورنا وايا بدين دوله جاب كريتاوا بو چونك بيان وايا كولونياليست دين بكاري يعني بو تشواشا كردني خلق اما رك ين بعكس وري اقرن لدواي دركوتني هذا شبكان واسلام راديكال تازه كان تبع اصلاحيان تبع غير اصلاحيان وكلماتي ترئين داخلي ادبيات اسلاميه كان ومن باور ما اميكا هي بويا ابيني او اكو جورناليست مشاركي دوسري لي هاتوا هيج كا ديدغاي ام اوبوزيسيون اسلاميه انا ناتو انا قلت ديدغاي برا وبردنا يك بقريتو شكون بنشينيا فوزيه بنشينيا اويك النتيجه كيتي لو خوي بلا فوزا مناوي بلام اويك بنشينيا دروس به فوزايا حتى من لسكردي اسلامي قبرن بيستوا مثلا زور بيتعقد بون لويكا جيلي كان برورده كردوها لبريكا وتوان راديكال بن رخنا بقرن اي وتوان رخنا صحابيش بقرن رخنا خلفاء بن هرش كيشنيا دوي بيان ناخوش بركه كتابي بن تيميه اخستجر فاني دوي خوي ابو مجاهد خوي ابو القرانو ام موديل مانسون ام موديلي كخود بيت مفتي خوتو خود جور المعارضه تاسيس اكيد موديلي خوارج بو موديلي بلا جرينجا معارضه اسلامي الامر معارضه ايديولوجيه سياسيه هي بيت بديل دسرات انقلابيه
يعني معارضەیەکی ئایدۆلۆژیە چونکە معارضەی ئایدۆلۆژی نەبێت لە سیاستە مەجای پراگماتیک و مناوەرات هەیە جاری وایە ئەم هەندێک لە هێزە ئیسلامیەکان زۆرێک لە هێزە ئیسلامی سیاسەکان کە معارضەن هیچ ڕێگە بە خۆیان نایەن کە حاڵی پراگماتیک جێبەجێ بکەن بەڵکو جۆرێک ئێمە کە ئەڵێن وشەی ئایدۆلۆژیا بکارێن کەواتە یوتۆپیایەک هەیە کەواتە خەیاڵ بۆ کراوێک هەیە کە تۆ دەوێت بیکەی بە مۆدێل و جێبەجێ بە هەشتێکی خەیاڵی وەکو چۆن چەپەکان هەیە ئەوانی تر هەیە کاتی خۆشی لە شوێنی ترا هەبوو لای خەواریجەکانیش ئەمە هەبوو بەڵام ئایا ئامادەن پێیان بڵێن خەواریج نە ئایا ئامادەن پێیان بڵێ چەپ نە ئەمە دروستکراوە ئەم فعلەن ئەمە شتێکی دروستکراوی چێشتین جەورە تەلفیقکراوێکە بۆیە لە بنچینەیە توانای تەسیسکردنی ئەم هێزە معارەزانە لاواسترە تەنانەت لە ئۆپۆسیۆنە تەریبەکانی خۆیان لە بەڕێوەبردنی کۆمەڵگەشە ئەم کێشانیان بۆ دروست بووە لەبەرەوەی کە تۆ لە بنچینەیە ناتوانین لەلایەکەوە ڕێنمایە دینیەکان کە پێتەڵێ ئەبێ وابکە بێ وابکە گەشتێکی باشە بینی وابکەوە بەڵام ئەم سەر لەبەر شتێکی تر هەیە یەک نمونە هەیە لە ئۆپۆسیۆنی ئیسلامیە کە دەرکەوتنێکی تازەیە لە ئیسلامی سیاسیە ئەویش ئۆپۆسیۆنی سەر و سنوورە ئۆپۆسیۆنی سنوور بڕە کەمە زۆر مشکلەیە ئەم ئۆپۆسیۆنە ئۆلیڤەڕۆ ناوی ناوە پۆست ئیسلامیزم ئەوەی کە حدود مەسەڵەن وەکو تالیبان ئەمە تۆ ڕەوچە بڵێ باش تالیبان و هێزی ئیسلامیەکانی تر ینی جیاوازیان زۆرە نا ئێستا تۆ ببینە لەناو کوردستانیشا هەیە لەناو میسریشا هەیە یعنی مشکلی نییە قەزیی دەرەکی خۆی ئەکا بە ئەولەویەت ئەکا بە قەزی یەکەم بەڵام قەزی خۆی لەناو خۆیان نابینێ مەسە تۆ بینە کەرکووک و ئەفرین و غەزە سێکە قەزی فەلەستینیش گۆڕاوە ئێستا بۆ قەزی غەزە باسی قودس نەماوە باسی غەزە ماوە ئەم تەحەولە 10 ساڵی تر ئاسارەکەی ئەبینی وەکو چۆن کاتی خۆی لە کوی جیهانی ئیسلامیە و کێشەکە بچوو پرایە بۆ قودس لە قودسیشەوە ئستحویل کرا بۆ دەوڵەتی فەلەستینی ئستحویل کرا بۆ غەزە لە کاتێکە غەزە نە لە قورئانە هەیە نە لەینا مناڵم ینی مەزلومن و هاوسۆزم و حەزەکەم ئێستا دەوڵەتێکی فەلەستینی بۆ فەلەستین دروست بکرێت وەکو چۆن بۆ کوردیش بەڵام ئەولەویەت بۆ کوردستانە باوەڕ ناکەم هیچ وەزێکی ئۆپۆزیسیۆنێژە بوو بێت با من کۆمەڵێک نمونە بێنمەوە ئێمە ئەزانین هەرێمی کوردستان دەسەڵاتێکی سنووردارە فیدراڵیەکی بچووک دەوڵەتیش نییە دەوڵەت فیدراڵیە هەرێمێکە کاری باشی کردو کاری خراپ گەندەڵیشێ بەڵام بۆ نمونە کارەبا یەکێکە لە کارە هەرە گەورەکان کرێت کەچی جۆ لە کابرای ئیسلامیەک ڕێر خۆم جۆم ئەم شەو جۆم دەگرتووە گاڵتەی پێهێڵە کارەبای چیشتی چی جادۆ بان بە هەمان شێوە یعنی ئەمە هەموو شتێک زەربی سفرەکە ئایا ناکرێەوە ئیذا قلتم ئەشهد بالله بعض ما ليس لفي جۆ لێ بۆ ئەڵێ وڵا کاری باشە ناکرێەوە ئیذا قلتم فعدلوا ئەمە لەکوێی ئەم شێوازەیە هەیە ینی من حەزمەکە تەلەڤیزیۆنێکی تری معارضەیە ئەم قسەی بکەم بەڵام لێرە ئەیکەم لە ڕاستیە لە ئێستا وەرەگەر ئەمە تەرجمەکەی بۆ دنیا ینی سەفارەتەکان قوسڵەکان بێن لە ئۆپۆزیسیۆنی هەرێمی کوردستان بپرسن بەداخەوە ئۆپۆزیسیۆن کە لەسەر شتی جوزئی و ئەوەی کە مونیر بەشیر ناویناوە لەسەر شتی ڕۆژانە شەڕەکەن ئەگەر ئەم غەڵەتە ڕۆژانەی حکوومەت نەبێت ئەوان وجودێکی حەیویان نامێنێت لە ناو کۆمەڵگەیە بە مانای سیاستکردن من پێم ناخۆش ئەم قسەیە ئەەکەم بەس ئەگەر قۆنسڵێکی بیانی ئەڵمانی ئینگلیزی لە ئۆپۆزیسیۆنی کوردی پرسێتۆ ئەجەندا و چییە گلەیی چێ لەم حکوومەتە بێ پێی بڵێ خۆ تەفاسیل نازانێت بێ پێی بڵێ من دژی کارەبای 24 ساعتم دژی جۆزەی ئاوم دژی پوینت تو پوینتی کارەبام و دژی بە بانکیکردنم کە ئەوروپیەکان 500 ساڵ ئەمەیان تێپەڕاندووە لە هەندێک شوێنە مەسەلەن لە ئێرانە 150 ساڵ تێپەڕاندووە دژی مەسەلەن ئەوە بۆیە ئەمە ئەگەر ئەمانە تەرجمە بکرێن و هیوادارم تەرجمە نەکرێن بۆ ئینگلیزی ئەمە تەرجمە کرێن بە دڵنیاییەوە دیدی ئەو بە فەخرەوە چۆن شکاتی کردو بەڵێ دیدی قۆنسڵێک بۆ ئەم ئۆپۆزیسیۆنە ینی کە ئەچێتەوە تێگە ئەڵێ کەسێک کە دژی بانکردن بێ دژی کارەبا بە دژی بچوارە ئەمانە دیارە هێزێکی فەوزەوین من یەکشتر بڵێم یەک دقەمان ماوە بە ئەم پرسیارە ئەمە تەواوکەم ینی زۆر گرنگە ئۆپۆزیسیۆنی ئێمە باوەڕی بە کارەبای 24 ساعتێ بڵێ من دەنگم بنێ پارەکەتان بۆ کەمەکەمە وەکو چۆن مصدق لە ئێران کردی وەکو ئەردۆگان لە ئەستەمبول کردی بڵێ من دژی ئەم شتانە نیم ئەم شتانە بە منیش بیان کەم ئەگەر منیش حکومت هەرەمانە ئەەکەم بەڵام لەبری ئەوەی بۆ منە 70 دیناردان لێ ئەسەنم 50 دەنگم منەوە بیکەم بە 6 دینار بۆتان نەک دژی کۆی پرۆسەکە بیت و بچی پەنابەریتە بەر شوێنێک پەنابەریتە بەر بەغدایە کە هەر کارەبایت یانی بۆ بمبورە دکتۆر ئەو هەر دژی قواری هەرێمە بەڵێ ئاخر کێشەکە لێرە کەوتم ئۆپۆزیسیۆنی سنوور بڕە ئەمە ئۆپۆزیسیۆن لە چوارچێوەی دەوڵەتە تعریف کراوە لە علومی سیاسەیە ئۆپۆزیسیۆن لە چوارچێوەی سنوور و کیانە تعریف کرێت بەڵام ئۆپۆزیسیۆنی دەروێت تۆ ببینە لە حسێن ئەگەر گریمان ئەمان میلادگری حسێنی کوڕی عەلیش بن لە حسێنەوە تا ئەفغانی و تا دواتر تا عاشور هیچ کامیان خلافەتێکی خراپی مسلمانانیان نەگۆڕیەوە بە پاپاکە حکوومەت لەوانەیە ئەمە ئاخر قسەی خۆشم بێ ئەوان ئەسڵەن باوەڕیان وانە ئەم حکوومەتانە مسلمان بە کافریان دەزانن یانی ئەگەر حکوومەتێکی ناشەرعیە ئەگەر باوەڕێکی وایە بن ئەسڵەن ئۆپۆزیسیۆن بوون مەمشقڵە دیسانە هەر گوناح بێ چەگەڵ بکەم زۆرم لێکن کە بیبڕین زۆر سپاس
بینەرانی بەڕێز بەم شوێ هاتیە کۆتایی ئەم ئەڵلقەیە تا ئەڵلقەیەکی تر و میوانێکی ترخواتان لەگەڵ.